کێشمەکێش و ململانەی نێوان جوتیارە کورد و عەرەب و تورکمانەکانی سنووری کەرکووک لەسەر خاوەندارێتیکردنی زەویە کشتوکاڵیەکان بەردەوامە. طبعا زەوی وەختی سەدام زەوی کێ مسادرە بوو؟ تورکمان و کورد. لە پەرلەمان کورد 50 مەقعدی بوو. رئیس جمهور خۆ لە برە کوردەکان بوو لە سقوط حتا ئێستا. بەس نەیتوانن حەلی زەوی بکەنەوە لە کەرکووکەوە بۆ ئەندامانی برا عەرەبەکان خەڵک کەرکووک لە پەرلەمان لەگەڵ باقی عەرەبەکان کە عەدەدیان زۆرە طبعا نزیکی 275 لەگەڵ ئەوانە بە نەفەسی قەومی عنسوری قساکەن کە ئەڵێن کاکە وەرن تەسویتکەن ئیلغاء العقود برا عەرەبەکانی کەرکووک ئەرۆن لەگەڵ ئەو عەرەبەکان قساکەن ئەڵێن بزان کورد گەرەکێتی زەویمان وەر احتلال بکات. ناڵێن ئەم زەویە ئەسڵەن هین تورکمان و کورد بوو. ساڵی 1975 ڕژەمی پێشووی بەعز لە چوارچەوەی پرۆسەی تعریب و تەرحیلدا هەزاران دۆنم زەوی لە جوتیارانی کورد و تورکمان سەندەوە و دانی بە جوتیاری عەرەب. دوای ساڵی 2003 کوردەکان گەڕانەوە سەر زەویەکانیان و پاش 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 عەرەبەکان جارێکی تر گەڕاونەتەوە و دەیانەوێ کوردەکان لەسەر زەویەکان دەربکەنەوە. ئێستا بەغدا دەستوەردانی کردووە. پێم وایە لیژنەی کشتتوکاڵی هەموو کاتێک دەگەڕێنەوە بۆ بەغدا و لەگەڵ دەستەی هەماهەنگی پارێزگاکان کۆ دەبنەوە. هەروەها لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ لە پێناو ڕێکەوتنێکی تەوافقی بۆ هەموو جوتیارەکانی کەرکووک. ململانەی نێوان جوتیاری کورد و عەرەب لەسەر زەویە کشتتوکاڵیەکان گەیشتووەتە ئاستی پێکدادان. بۆیە سەرۆکایەتی کۆماری عێراق لیژنەیەکی بۆ چارەسەرکردنی کێشەکە پێکێناوە. دوو بڕیارێکی پێوترێ بڕیاری ئیستیملاکە بە بڕیاری مەجلیسی قیادەی سەورە ئیستیملاک کراوە ئەرزانە ئەوانە پێویستی بەوە هەیە کە هەڵوەشێتەوە بەڵام زراعە ڕێیەکی ترێ وزاری زراع لەسەر و بابەتە دەتوانێت بە قانونی ئیسلاحی زراعی 1970 ساڵی هەفتە ئەوانە بداتەوە خاوەنەکانیان بداتەوە بە خەڵکەکانی خۆی و ئەوکانی تریش کە خەڵکی منطقەکەنین و هاتوون لە منطقەکە بە ناوی حیزامی ئەمنی و هاتوونەتاوێ ئەوانە قەرەبوو بکرێنەوە. پێناچێت کێشەی خاوەندارێتیکردنی زەویە کشتتوکاڵیەکان لە نێوان جوتیاری کورد و عەرەبدا بە ئاسانی چارەسەر بکرێت. بەو پێی هەردوو لایەن پشتیوانی سیاسیان هەیە و نایەنەوێ مل بۆ چارەسەرکردنی یاساییانەی کێشەکە بدەن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.